بەخێر بێن. وانەی دووەمی کتێبی سروشناسی دەست پێ دەکەین. لەوانەیە پێشوە پەرەگرافی یەکەمان شی کردەوە، بەڵام لە کۆتاییەکەیە پێویستی بە ڕۆشنکردنەوەی مۆزۆی توخمەکان بوو. و ئێستا بە خێرایی ئەوەی کە لە پەرەگرافی یەکەمە هەیە باسی دەکەینەوە، دوایەوەی تر دەچینە سەر پەرەگرافێکی تر. ئەو لەو پەرەگرافە ئەوەی کە ئاڵۆزی دروست کردووە لە پەرەگرافەکە ئەوەیە کە ئەو دێت باسی بنەما و هۆکار و توخم دەکات. تەمەن ئەو دەڵێ بۆ ئەوەی شتێک بزانین دەبێ یا بنەماکانی یا هۆکارەکانی یا توخمەکانی بزانین. لە توخمەکانیەوە جارێکی تر بینەوە بۆ ئەوەی کە ئەو توخمانە پێکی هێناوە، یا ئەوەی کە لەسەر ئەساسی ئەو بنەمایە هاتووەتە ئاراوە، یا ئەوەی کە بەو هۆکارانە پەیدا بوو. ئەم مۆزوعی توخم و بنەما و هۆکارە یعنی ئەوەی کە ئەو شتە لەسەری هەیە، یعنی ئەو ئەساسەی کە لە ئێمەوە ونە و ئەم شتە لەسەری ڕاوەستاوە. تەبەن بنچینەی هەر شتێک کە ئەو شتە لێیەوە بۆ ئێمە دیارە، ئەو بنچینە شاراوەیە، یعنی ئاشکرانیە بۆ هەستەکان. کاتێک ئێمە ئاوا بەری دەکەوین، بە هەستەکان بەری دەکەوین، هەستی پێ دەکەین، هەست بە چی ناکەین؟ هەست بەو بنچینەیە ناکەین کە هەیە. ئێستا بۆ نمونە و بینایانەی کە لێرە دروستکراون ئێمە ناتوانین هەست بە بنچینەکەیان بکەین، ینی بنچینەکەیان ببینین. بنچینەکە بیناکە چی کردووە؟ شاردوویەتەوە. ینی تەنانەت ئێمە کاتێکە ئاوا بە کولی سەیری بیناکە دەکەین، خۆی بنچینەکە هەر لە ناو بیناکە هەتا سەر وجودی هەیە. یعنی بە معنایەکی تر ئێمە دەتوانین لە بیناکەوە ئەگەر بێت و هەر لەسەر بنچینەکە دروستکرا بێت، دەتوانین بگەین بەو بنچینەیەی کە بیناکەی لەسەری ڕاوەستاوە. لەکوێوە دەگەین؟ چونکە بنچینەکە لە هەموو قۆناغەکانی ئەو بینایە چییە؟ حزورێکی هەیە، بەڵام بە شاراوی، یعنی حزورێکی شاراوی هەیە. بە معنایەکی تر بۆ نمونە بینایەکی باڵەخانەیەکی چەند نهۆمیمان هەیە. ئەم باڵەخانەیە لە بناغەوە هەموو ئەو دیوارانەی کە هەیەی لە بناغەشەوە هەن. ئێمە کاتێک دەین لە ئاخیر قاتی ئەم باڵەخانەیە دەڕوانین، دەتوانین چی بکەین؟ دەتوانین تەسەوری ئەو بناغە شاراوە بکەین کە بیناکەی لەسەر دامەزراوە. بەڵام بە هەر جۆرێک بێت بناغە چییە؟ بناغە و بنچینە شاراوەیە. چیتر شاراوەیە؟ یعنی ئەو شتانەی کە شاراون و ئەساسن چین. تەمەن لێرە ئەو سێ شت جیا دەکاتەوە: بنەما لەگەڵ هۆکارەکان لەگەڵ توخمەکان. بەڵام کێشەکەی ئەرستۆ لەویایە ئەمانە تەبەن هەمووی دەلالە لە چی دەکەن؟ لە بنچینەیەک دەکەن، ئەو بنچینە شاراوەی کە هەیە. کە دەڵێن توخم، یەکسەر ڕەز دەکەین ئەم توخمە توخمی پێکێنانی شتێکن. کۆمەڵە توخم شتێک پێک دەهێنن. کاتێک کە دەشتنەوە ئەم پێکاتی ئەم شتەوە چی ڕوو دەدا؟ توخمەکە ون دەبێت، ینی دەشارێتەوە. ینی توخمەکە ئەو شتێک کە پێکی دەهێنێ لەناو ئەو شتا دەشارێتەوە. بۆ نمونە ئێمە ئێشت و ئۆمان هەیە. ئێشت و ئۆ هەم ئێچیش و هەم دوو ئۆکسجینەکەش چین؟ شاراونەتەوە لەناو چیە؟ لەناو ئاوە. ئێمە کاتێ سەیری ئاو دەکەین نە ئۆکسجین دەبینین، نە هایدرۆژین دەبینین. یعنی چی کردووە؟ ئاو بناغەکەی توخمەکانی خۆی، توخمە پێگەنەرەکانی خۆی پۆشیوە، شاردوویەتەوە. لەبەرەوە بۆ ئەوەی ئەم توخمانە بینین دەبێت چی بکەین؟ ئاو شی بکەینەوە. یعنی شی بکەینەوە جارێکی تر بۆ توخمە سادەکانی کە شیمان کردەوە و کاتە توخمەکانمان بۆ ئاشکرا دەبن. ئەمە نسبەت توخمەکانەوە کە شتێک پێک دێنن. بەنسبەت هۆکارەکانیشەوە جاری پێشوو باسمان کرد. هۆکارەکانی بوونی هەر شتێکن کە عیبارەتە لە چوار هۆکارەکە. دواتر ئەو دەڵێ بنەمای بوونی هەر شتێک چوارە، یعنی لای ئەو نە یەکە نە فرەیە نە دووە نە سێیە، ئەڵێ چەنە؟ دەڵێ چوارە.
ئەم چواران لە ڕاستیا تەناوە کاری بوون، یعنی ئەم چوارانە تۆ ناتوانانی بە تخم داینیت، تخم شتێکی ترە، بەس کێشەکەی ئەم ئەوەیە ناڵێن کە یەکەم جار دەڵێ بۆ ئەوەی شتێک بزانین وەک خۆی دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو ئەساسی کە لە ئێمە شاراوەیە، بەڵام ئەم ئەساسە ئیمکانی هەیە تخم بێ، ئیمکان هەیە مەبدا بێ، ینی لە شوێنەکە تخمە، لە شوێنەکە مەبدا، لە شوێنەکە ینی لە شوێنەکە بنەمایە، لە شوێنەکە هۆکارە. هۆکارەکان چی؟ هۆکارەکانی دروستبوونی هەر شتێک ئەو چوار علەتەنەوەی کە پێی دەڵێن چوار علەتەکە، چوار هۆکارەکە کە عیبارەتە لە هۆکاری مادی و هۆکاری ئایدیاڵی ینی فۆرمی و هۆکاری ئامانجی تیرۆس لەگەڵ هۆکاری فاعلی ینی کارایی، ینی بۆ ئەوەی شتێکە بێت دەبێت دروستکەرێکی هەبێ، ئەمە هۆکاری کارایی فاعلیە، دەبێ ئامانجێکە بێت لە دروستکردنیە، ئەو جار ئەمەمان ڕۆشن کردەوە، دەبێ مادەیەکە بێ و دەبێت شێوەیەکیشە بێ بدرێ بۆ مادەیە. یعنی ئێستا بۆ دروستبوونی کورسیەک کەسێک وەستایەکی دارتاشێکمان دەوێت کورسەکە دروستکە، تەختەیەک دەبێت وەکو هیولا هەبێ وەک مادە، شێوەیەکیشە بێت دەبێت لە زەینی ئەوەی کە کورسەکە دروست دەکات بیدا بە تەختەکە تاوەکو ئەمە دەرکەوێت، یعنی کورسیەکە لە تاریکیەوە بێتە ناو ڕۆشنایی. بەڵام کاتێک کە ئەمە ساز دەکەین ئەوە لە ناو ئەو بنەمایانە لە ناو چیە؟ لە ناو کورسیەکە دەپۆشێت، دەشارێنەوە. ئیتر جاری وهەیە یەکێکیان دیار نییە، یان ئێستا تۆ لە بەکارهێنانە کۆمەڵە شتەیە، یان یەکێک لەو بنەمایانە دیار لە فلانە یەکێک لەو بنەمایانە دیار نییە، کاتێککە یەکێک جاری وایە یەکێکیان حازر، یعنی هەمووی پێکەوە ئیمکانی حازر بن. ئێستا کورسی کە سەیری دەکەی ئەگەر تۆ بەکاری بێنی شکڵەکەی نبینی لە ڕاستیان، ینی بیرت لای شکڵەکەی نییە، بیر لە بەکارهێنانی دەکەیتەوە، یعنی تەنها ئامانجەکەش تەمان کە ڕاهاتی لەگەڵ یایترەویش ون دەبێ ئەو تاریکێ کە باسم کرد لە بەکارهێنانە وجودی شتەکان لەو تاریکیا ون دەبێت. ئەی بنەماشمان باس کرد، وتمان بنەما ئەوەیە کە قیاسە، پێوانەیە، ئەفەن پێوەرە، ئەو پێوەرەیە کە شتەکان بە پێی ئەو جۆرە لە وجودیان، عادەتەن پێوەر شتێکی چەندیە، ینی لە بواری ئەوەی کە چەندە زیاتر باس دەتوانین باسی بنەما بکەین. ئەمە بۆ نمونە لە مۆزۆی کردەی ئەخلاقیە و جار باسمان کردە و دەڵێ بۆ نمونە لە دروستبوونی بەهرەمەندیەکی ئاکاریە ڕاهاتن بنەمایە، بۆ ئەوەی تۆ فێری پیشەکان بیت ڕاهاتن بنەمای فێربوونیانە، ینی بەبێ ڕاهاتن تۆ ناتوانانی فێریان بیت، بۆی فێری زمانێک بی دەبێ خۆت ڕابێنی، بۆی فێری وەرزشێک بی دەبێ خۆت ڕابێنی، بۆی فێری هەر شتێک لەمانە بی چییە؟ هەمووی بنەماکەی ڕاهاتنە، خۆڕاهێنانە لەسەر ئەو شتە. ئەمە هەموو ئەوانە یەک بنەمایان هەیە کە عیبارەتە لە ڕاهاتن، دووپاتکردنەوەی ئەو شتە. ئێستا لێرە کە دەڵێن ڕاهاتن وا دیار نییە کە باسی چی دەکەین، باسی چەند دەکەین، بەس لە ڕاستیات ڕاهاتن چییە؟ خۆی چەندە، چونکە چی تایە؟ دووپات بوونەوەی تایە، یعنی تۆ شتێک دەبێت چی بکەیت؟ ئەڵێ ئەوەندە جار دەبێت بیکەیتەوە تاوەکو لەلا دەچەست بێکەوەتە چییە؟ لە ئەساسەوە چەندە، بەڵام کە دەڵێ ڕاهاتن ئاوا دەیبینی هەز ناکەی چەندە، دەبێت چی بکەیت؟ دەبێت بە شوێنی ئەبڕۆی تا بزانی ئەرێ لە کوێوە چەندە. تەمان یەکێک لەو حیلانەی کە ئەرستۆ دەیکە ئەلێرایە پێت دەڵێ ڕاهاتن، بەڵام کە تۆ دەیبیستیت وا هەز ناکەی کە ئەمە باسی چەندت بۆ دەکە. لە کاتێکا بۆ دروستبوونی توانایەک لە توانەکان تۆ تەنها پێویستت بە چەند نییە، پێویستت بە کەیفیشە، پێویستت بە چۆنیەتێکە، پێویستت بە وێنەیەیە کە تۆ ئەو سیستەمەیە کە دەبێت زەینت بیگرێ، ئەو مادەیە ناو زەینت ئەو سیستەمە وەرگێتەوەکو ئەو مەلەکەیە دامەزرێ، ئەو توانایە دامەزرێ، وەکو چۆن هەر کورسیەک تەختەیەک فۆرمی کورسەکە وەردەگرێ و پەیدا دەبێت، ئەویش بە هەمان شێوەیە. جا ئەلێرەوە بەرەبەرە هەست دەکەم شتەکان ئەوەی کە لێڵیشە، ئەوەی کە ئەرستۆ خۆی هەڵدەدا ڕوونی کاتەوە، بەڵام لە ڕوونکردنەوەکەیە لێڵیەکەیە بۆمان ئاشکا دەبێت. بەنسبەت بنەماوە ئێستا بنەماش ڕۆشنە لەلاتان، بنەمام وا تەسەوەر دەکەم دەبێت
عادەتەن یەک بێت ینی بنەما دەبێ یەک بێت بەڕەزن تۆ دەڵێ ڕاهاتن بناغی بنەمای هەموو ئەو پیشانەیە بەدەستێنانی پیشەکانە یا ئەو دەڵێ بۆ نمونە نێوانگیری ینی ئەوەی کە نە ئەم پەڕە نە ئەو پەڕ نێوانە نێوانگیری بنەمای هەر کردەیەکی ئەخلاقیە ئاکاری ئەمەش ینی هەر کردەیەکە دێتە ئاراوە دەبێ ئەو کردەیە بەناو لەم بنەمایەوە بێتە ئاراوە ینی دەبێ ئەو جیهازێکە بێت و ئەم جیهازە کاتی ئەم کردەیە کە تۆ دەیکەیت ئەم کردەیە وا لێ بکانە لە نێوانە بێ نە بۆ نمونە نە تۆ زۆر تووڕە بە نە کەمیش تووڕە بە ئەمە دەبێت شتێکە بێ قیاسیکە بۆەوەی نە زۆر تووڕە بین نە کەمیش تووڕە بین و بۆەوەی ئەو شتە لەو ناوەندا ڕاگرێ دەبێت پێوانەیەکە بێت بۆ نمونە ئێمە دەمانەوێ پارچە ئاسنێک کە درێژیەکی دیاریکراوی هەیە دەمانەوە بیبەسین بە پەتێکەوە ئەم پارچە ئاسنە لە عینی کاتا بارستایەکەی بەسەر ڕووبەرەکە یا بە شکڵێکی یەکسان دابەش بووە کاتێک ئێمە دێن ئەمە بە پەتێکەوە هەڵدەواسی دەبێت چی بکەین دەبێت ئەم پەتە بەرینە ناوەندەکەی تاوەکو ئەو شتە چی بێت بە هەردوو سەری هاوسەنگ بێ ینی هاوسەنگی دروستکەیت بۆ نمونە هاوسەنگی پاراستنی هاوسەنگی ئەوە چییە؟ ئەوە بنەمایە ینی تۆ لە زۆر شتا ئەم بنەمایە حزوری هەیە و هەر شتێک بۆ ئەوەی جۆرێک لە ڕاوەستانی هەبێت دەبێت چی بێت دەبێت هاوسەنگەکەی بپارێزرێت بۆ نمونە بەلەمێک لەناو ئاوا دەبێت چی بێت بە پێی بنەمای پاراستنی هاوسەنگی دەتوانێت بمێنێتەوە هەر شتێکی تر لەوانە کە هاوسەنگی تێک تووشی دەبێت تووشی کەوتن دەبێت بۆیە دەبێت لە ناوخۆیان چی بکە هاوسەنگی دایمە بە پارێزراوی بمێنێتەوە ینی لە هاوسەنگیا بە پارێزراوی بمێنێتەوە ئەمە چییە؟ ئەمە بنەمایەکی کردداریە کارەکیە ینی بنەمایە بۆ کۆمەڵێک کردەی جۆرە و زۆر ئەمە بنەمای بەس ئەمە هۆکار نییە ئەمە هۆکارەکانی بوون نییە چوار هۆکار عیلەتەکەی کە باسمان کرد ئەمەیان چییە؟ بنەمایە بۆیە زۆر جار ڕەت دەکەین بنەما چییە؟ یەک دانەیە ینی یەک دانەیە بە پێی ئەو بنەمایە تۆ کۆمەڵێ شتەیە دەکەیت ینی بنەمات هەیە یاساشت هەیە ئەم بنەمایە لەناو هەموو یاساکانە حزوری هەیە ینی بنەماکە ڕاگررتنی هاوسەنگەکەیە بەڵام بۆ ئەوەی ئێمە هاوسەنگی شتێک ڕاگرین لە شتێکی تر جیاوازە تۆ بە پێش بە شێوەیەک هاوسەنگی ئەمە ڕادەگری ینی بە یاسایەک بە یاسایەکی تر هاوسەنگی ئەوی تریان ڕادەگری شتەکەی تر کەواتە ئێمە بنەمایەکمان هەیە بۆ کۆمەڵێ یاسا کاتی ئەم بنەمایەمان دەرک پێ کرد یاساکان دادمان نادەن یاساکان هیچ تاکو ئەو شتە بەلێڵی دێڵنەوە بۆ ئەوەی ئەم شتە ڕۆشن بێت دەبێت بچینە ناو کوێ بگەینە بنەماکە کە بنەمەکەمان دەرک پێ کرد ئەو کاتە ئەوە دەرک پێ دەکەین کە هەموو ئەوانیتی لێ دەبێتەوە یانی دەگەینە ئەو خاڵەی کە ئیتر دوای ئەو شتێکی ترمان نییە ئەرستۆ بزانین لێرە چی دەڵێ لێرە تەمان مەوزوعی بنەماکان و هۆکارەکان لەگەڵ چی تێکەڵ دەکا ئەوانە لە سەرتا بەیەکەوە دێنێ ئەڵێ بۆ ئەوەی ئێمە شتێک ڕۆشن بێتەوە لە لامان دەبێت توخمەکان و بنەماکان و هۆکارەکانی بزانین بەڵام دواتر دەڵێ چی دەڵێ ئەوە دەبێت باوەڕمان وە بێرە شتێکی تریش کاتێ دەتوانین بیزانین گەرتوانیمان هۆکارەکانی و بنەمایەکەمیەکانی بزانین و لەوانەوە بگەین بە توخمە سادەکانی یعنی چی؟ یعنی توخمە سادەکان لە ڕاستیا چین دوورترن لە بنەماکان و هۆکارەکان بەڵام ئایا ئەمە وایە؟ وتمان بنەما هەیە یاسا هەیە ئێمە بگەین بە یاساکان نەگەین بە بنەماکە چییە؟ ئێمە نەگەیشتن تەواو شتە بۆمان ئاشکرا نەبووە ئەو لێرە بەڵام دەڵێ چی؟ دەڵێ ئێمە لە ڕێگەی ئەوەوە کە بنەماکان هۆکارەکان دەزانین دەتوانین ئەو شتەشی بکەینەوە بە توخمە سادەکان یعنی چی؟ یعنی توخمە سادەکان دەکەونە دوای بنەماکان و هۆکارەکان بەس لە ڕاستیا ئەمە تێکەڵکاریە بۆچی؟ چونکە توخمەکان
لەو شتانە هەن کە پێکاتەین بۆ نمونە ئێستا تۆ دەتوانی باسی توخمەکانی ئاو بکەیت پێکهاتنی ئاو و ئەمە کە سەیری دەکەیت تۆ کە باسی توخمەکانی پێکهاتنی ئاو دەکەی بە هیچ شێوەیە باسی چی ناکەیت باسی چۆنیەتی ناکەیت چۆنیەتی پەیوەستبوونی ئەو توخمانە بە یەکەوە و لێرە تەنها چیمان هەیە لێرە تەنها هیولامان هەیە تەنها مادەمان هەیە یعنی مادەیەک هەر مادەیەک کە هەیە پێکهاتەیەکە لە کۆمەڵە توخم بەڵام ئەلێرا هیچ حسابێکەمە بۆچی ناکەین بۆ ئەو فۆرمە ناکەین کە ئەو مادەیە وەری دەگرێت یعنی ئەمە تەنها مادەیە و هیچی تر یعنی ئەمە مەوجودێک نییە شتێک نییە کە دێتە بوون ئەمە چییە؟ ئەمە تەنها مادەی هاتنەبوونی ئەو شتەیە ئیتر لەبارەی مادەی هاتنەبوون تەبەن ئەم زیاتر سروشخوازەکانەوە کە تەبەیەکان تەرکیز دەخەنە سەر ئەمە بۆەوەی مەبدەی یەکەم بدۆزنەوە وانی کە دەڵێن هەمووی ئاوە هەمووی ئاو بووە ئەوەی کە هەیە یا هەمووی ئاگرە یا هەمووی فلانە هەوایە ئەمانە چی؟ ئەمانە اعتماد دەخەنە سەر هیولا ینی دەیانەوێ ئەساسی مادی گردوون بزانن چییە ئەساسی مادی هەر شتێکە هەیە جا لێرەوە کە ئێمە تەنها مادەکەمان ڕەچاو کرد چونکە مادەکە دەبێ فۆرمێکیە بێوەنا نابێتە بوونەوەر بۆ ئەوەی هەر بوونەوەرێک لێرە حازر بێ لە ناو گردوونە پێویستی بە مادەیەکە و پێویستی بە فۆرمێکە ئایدیاڵێکە یعنی ئەمە ممکن نییە هیچ شتێک هیچ بوونەوەرێک لێرە هەبێ بەبێ فۆرم و بەبێ مادە بەبێ یەکگرتنی ئەم دوانە وە کاتێک ئێمە ئەمە شی دەکەینەوە ئایدیاڵەکە فرێ دەدەین ئەو کاتە بە شوێن چیا دەڕۆین بە شوێن مادەکە دەڕۆین کە کەوتینە بەرامبەر مادەکە ئەو کاتە یەکسەر دەکەوینە بەردەم شتێکی چەندی نەکەیفی چونکە ئەو فۆرمەی کە دەیدەین ئەوە چۆنیەتی شتەکەیە کەیفیەتی شتەکەیە بۆ نمونە کورسیەک مادەکەی تەختەیە کە تەختەکەی ئەمە سەیری دەکەین هیچ کەیفیەتێکی نییە بەردێک کە ئێمە دەمانەوێت بیکەین بە پەیکەرێک بەردەکە ئێستا بەرد لە ناو تەبیعەتا خۆ هەر بەردێک لە حەدی خۆیە شکلێکی هەڕەمەکی هەیە بەڵام شکلێکی دیاریکراو کە بەردێتی بەردەکە نیشان بدا ئێمە چییە؟ نیمانە یعنی ئێمە ناتوانین لە ڕێگەی ئەوی بۆ لە ڕێگەی ئەو شکڵی کە بەردەکەیەتی بڵین ئەمە بەردە بەڵام بۆ کەروێشکێک ئێمە لە ڕێگەی شکلەکەەوە دەتوانین چی بکەین پێناسەی کەروێشکەکە بکەین بەس لە ڕێگەی بەردەکەەوە لە ڕێگەی ئاسنەوە ئاسن خۆی لە ناو تەبیعەتە شکلێک نییە کە پێناسەی ئەو ئاسنەمان بۆ بکە ینی هەویەی ئەو ناسنامەی ئەو ئاسنەمان بۆ دیاریکە لەبەرەوە ئێمە وەکو چی مامەڵەی لەگەڵ دەکەین وەکو تەنها مادەیەک وەکو کەرەستەیەک بۆ دروستکردن بەڵام لە کاتێکە لە ناو ئەم ئاسنا چی هەیە فۆرم هەیە ئەم فۆرمیان لە ناویایەتی ئەمەیە کارستۆ دەرکی پێناکە ئەو فۆرمەی کە لە ناوەوەیە لەگەڵ ئەو فۆرمەی کە لە دەرەوە هەیە فۆرمی ئاسن عیبارەتە لەو تۆڕە لە پەیوەندی ئەو توخمانەی کە ئاسنەکەیان ڕاگرتووە وەک ئاسن ئەگەر بێت و ئەمە دەستکاری بکرێ ئاسنەکە وەک ئاسن نامێنێ یعنی سیستەم نظامێکە دەخرێتە ناو مادەکەەوە جا ئەلێرە کاتێ باسی توخم دەکەین ئێمە باسی چی دەکەین دەبێ ئەوە بزانین کە باسی هیولا دەکەین ینی باسی ئەو مادەیەی کە ئامادە کراوە بۆچی بۆ هاتنەبوونی شتێک بۆ دروستکردنی شتێک ئێمە مادەیەمان هەیە دەبێ فۆرمێکی بدەینێت تا شتێک بێتە بوون بەبێ ئەو فۆرمە ئەو شتە نایەتە بوون لەبەرەوە کاتێ باسی توخم دەکەین یەکسەر بیرمان بۆچی دەچێت بۆشی کردنەوەی ئەو مادەیە کە چی لێ دروست دەکەین کە شتێکی لێ دێتە بوون لەبەرەوە کاتێک کە تەبیعیەکان دەڵێن هەمووی ئاوە یانی چی یانی هەمووی لە ئاو دروست کراوە کە دەڵێن هەمووی هەوایە یانی چی هەمووی لە هەوا دروست کراوە یانی ئەمە پێش دروست بوونەکەیە ئەمە باس تەنها باسی مادەی دروستکردنەکەیە وەکو وایە ئێمە بڵێن هەمووی لە تەختەیە هەمووی لە تەختەیە یانی چی یانی کورسیەکانمان لە تەختەیە دیوارەکانمان لە تەختەیە مێزەکانمان لە تەختەیە هەمووی لە تەختەیە هەمووی لە تەختەیە ئێمە لێرە باسی چی دەکەین باسی مادەکە دەکەین باشە
کە باسی ئەمەمان کرد ئەو کاتە دەبێت بیل لەوە بکەینەوە ئەی ئەمەی کە هەیە ئایا پێکاتەیە ینی لە کۆمەڵە تخم پێکاتوە یا یەک تخمە تەبان ئەگەر پێکاتەیی بوو ئەو کاتەشی دەکەینەوە بۆچی بۆ کۆمەڵە تخم کەواتە ئەوەی کە شی دەکەینەوە بۆ کۆمەڵە تخم عیبارەتە لەو هیولایی کە فۆرمەکەی دەدەینێ بۆ ئەوەی شتێک بێتە بوون ئەمە ڕەچاوکەن ئەمە دایمە با لە پێش چاوتان دێ کە شتێک دروست دەکەین چۆن دروستی دەکەین مادەیەکمان هەیە فۆرمێکی دەدەینێ کە ئەو فۆرمەماندا ئەو شتە دێتە ئێرە و حازر دەبێ وەک بوونەوەرێک ئێستا تازە کە تەختەیە کراوە بە کورسی ئێمە ناتوانین پێ بڵین تەختە ئەوەی کە حزوری هەیە چییە کورسیەکەیە وجودی تەختەکە لەناو چیا نەفی بۆتەوە لەناو وجودی کورسیەکە نەفی بۆتەوە تازە ناتوانین پێ بڵین بزمان وجودی بزمانەکە لەناو چیا نەفی بۆتەوە لەناو تەختەکە نەفی بۆتەوە بەڵام ئەگەر بێت و ئەمە مادەکەی شیکەینەوە ئەگەر هاتوو لە تەختە و بزمانمان دروست کردوێ ئەوە دەڵێن دوو تخم بەشداری کردووە لە چیا لە مادەی ئەم بوونەوەرە کە ئەم کورسیە لێرە هەیە بۆ ئەوەی کاتێ ئەمە باسی ئەوەش دەکەین کە ئەم شتانە لە چیەوە هاتوونەتە بوون ینی لە چی دروستکراون یەکسەر لە چی دروستکراون باسی ئیولا دەکەین باسی مادەکەی دەکەین کورسیەکە لە تەختەیە ینی لە تەختە دروست کراوە نەک تەختەکە فۆرمی پێداوە تەختەکە فۆرم نادا فۆرمەکەی لەگەڵا نییە تاوەکو ئەم شتە بێنێتەوە ینی فۆرمەکە دەبێ ئیلانە لە دەرەوەی تەختەکە درابێ بە تەختەکە ئەلێ ڕایتر علەتی فاعلی ینی هۆکاری کارایی چی دەبێ فەرز دەبێتە زەرورەت بۆچی چونکە هۆکاری کارایی دەتوانێت ئەو فۆرمە بدا بەچی بە مادەکە بۆچی چونکە لە مادەکە خۆیان ئەو فۆرمە وجودی نییە کەواتە توخم ئێمە باس لە هیولا دەکەین توخم بنەمای هیولایە بنەمای ئەو کەرەستەیەیە کە ئێمە شتێکی لێ دێنینە شتێکی لێ دروست دەکەین بەهۆی چیەوە بەهۆی ئەوە کە فۆرمێکی دەدەین وە بۆ مەبەستێکی دیاریکراوە کە ئەمە عیلەتە ئامانجەکەیە کورسیەک تەختەیەک فۆرمی پێ دەدەین دەکەین بە کورسی بۆ ئەوەی لەسەری دانیشین دانیشتنەکە علەتی یەکێکە لە علەتەکانی پێدابوونی کورسیەکە و دەبێ یەکێکیش ئەم فۆرمە بدا بەو مادەیە تاوەکو کورسەکە بێتە ئاراوە کەواتە ئێمە ینی لە مەبدەئەکانەوە لە بنەماکان لە بنەماوە باوا بڵێن من وەکو یەک دانە بەکاری دێن لە بنەماوە ناتوانین بچین بۆ تخمەکان لە ڕاستیە ینی لە بنەمای بۆ نمونە هاوسەنگیەوە ئێمە ناتوانین بچین بۆ ئەو تخمانەی کە ئەو شتەی هاوسەنگ دەبێتەوە دیاریکەین بۆچی چونکە ئەسەن بنەماکە شتێکە و لە مەجالێکایە مەوزوعی هینەکە شتەکەش خۆی بوونی شتەکە مادەی شتەکە لە شوێنێکی ترایە تان لە هۆکارەکانیشەوە ئێمە ناتوانین چوار علەتەکەی کە باسمان کرد ناتوانین بچین بۆ تخمەکان بۆچی چونکە تخمەکان ڕەبتیان بە مادەکەەوە هەیە بۆ نمونە ئێمە لە چوار علەتەکانەوە لەکوێوە بچین بۆ ئەوەی کام کورسیە لە بزمار و تەختەیە ئەمە ڕۆشنێکی تەواو نیە ینی لەمەوە بچین بۆ ئەوە ئەساسی ئەمەیە نا ئەوە ئەساسی وجودی ئەم کورسیە نییە تاوەکو بڵێن ئێمە توخمەکان ئەساسی وجودی ئەم کورسیان توخمەکان ئەساسی وجودی مادەی کورسیەکان نەک کورسیەکە خۆی مادەی کورسیەکە ینی بەل لەوەی کورسیەکە بێتە ئاراوە دەبێ ئەم مادەیە ئێمە ئامادەیکەین سازیکەین سازکردنەکەشی لەوانەیە بە شکڵێکی پێگاتەیی لە کۆمەڵە توخم سازی بکەین کە لە کۆمەڵە توخم سازمان کرد ئەو کاتە بۆ ئەوەی لە مادەی ئەو شتەی کە هاتووەتە بوون تێبگەین دەبێت چی بکەین دەبێت ئەو شتە شی بکەینەوە بۆ توخمەکانی کەواتە لێرە زانینەکە زانینە لەبارەی هیولاوە کاتێ باسی توخم دەکەی ئەوە باسی هیولا دەکەی و کاتێ دەمانەوێ توخمەکانی شتێک بزانی ئەوە توخمەکانی شتەکە نیە لە ڕاستیە توخمەکانی هیولای ئەو شتەیە مادەی ئەو شتەیە بۆیە ئێمە بۆ
لە تخم ناسیە پێویستمان بەوە نیە بە هیچ شێوەیەک بزانین ئەو شتانە فۆرمیان چۆنە. بۆ نمونە معدەنێک هەیە، معدەنەکە پێکاتەیە لە کۆمەڵە تخم پێکاتەوە، ئێمە پێویستمان بەوە نییە بەوەی تخمەکانی بزانین شکڵی ئەم معدەنە چۆنە. وە شکڵی ئەم معدەنە هیچ پەیوەندیەکی بە چێوە نیە، بە تخمەکانەوە نیە. لەبەرەوە بەبێ ئەوەی بیل لەوە بکەینەوە ئەرێ ئەمە شکڵی چۆنە، بەبێ ئەوەی بیل لەوە بکەینەوە ئەرێ ئەمە بۆ چی بەکاردێت، دەتوانین چی لێ دروست بکەین، یعنی عیلەتی هۆکاری ئێمە دەتوانین چی بکەین، دەتوانین ئەمەشی بکەینەوە بۆ تخمەکانی. بۆ نمونە دابنێن معدەنێک هەیە، معدەنەکە لە کۆمەڵێ تخمەوە بە شکڵێکی پێکاتەیی دروست بووە، ئەو معدەنانی کە مرەکەبن لە پێکاتەین لە دوو تخم یا زیاتر پێکاتون، ئەم جۆرە لە معدەن ئێمە ئەسڵن کاتێ مامەڵەی لەگەڵ دەکەین نەبیل لە شکڵ دەکەینەوە، نەبیل لە وەزیفەکەی دەکەینەوە چییە. ئەمانە پێویستمان بەوە نییە بۆ ئەوەی لە تخمەکە ئەمە شیکەینەوە بۆ تخمەکانی بزانین ئەرێ شکڵەکەی چۆنە، چونکە ئەسڵن خۆی بوونەوەر نییە. بوونەوەر نییە بۆ معنایە ئێمە لەوێەوە سەیری ناکەین کە بوونەوەرە، لەوێەوە سەیری دەکەین تەنها مادەیەکە لە کاتێکە ئەمە لە ڕاستی ئافسانەیە. ئێمە هیچ شتێکمان لەناو وجودا نییە کە مادەیەکی پەتی بێ بەبێ فۆرم. کێشەکەی ئەرستۆ لەویایە و کێشەی ئەوانەی دواتریش لەویایە کە وایان تەسەور کردووە فۆرم عیبارەتە لەوەی کە لە دەرەوەیە، فۆرمی دەرەکی فۆرمی ناوەکیان ڕەچاو نەکردووە. یعنی هەر تخمێک لە تخمەکان کە ئێمە بە هێنی دەزانین، تخمی سادەی دەزانین، لە ڕاستیان ئەمە بوونەوەرە. ئەمە لە ئایدیاڵێک و مادەیەک هاتووەتە ئاراوە، هیولایەک با نەڵێم مادە، چونکە مادە زرنگانەوەیەکی هەیە و یەکسەر ئاوا دەخاتە پێشاوان کە شتێکی بەرجەسەیە. یعنی ئەوەی گردونیە، هیولا گردونیەکە لە ڕاستیە هیولایەکی هەستێکی نیە. یعنی ئەوە نییە کە ئێمە بتوانین هەستی پێ بکەین وەکو چۆن هەست بە ئاسن دەکەین، وەکو چۆن هەست بە ئاو دەکەین، وەکو چۆن هەست بە شتێکی تر دەکەین. ئەم هیولا گردونیە کە لە دەرەوەی ئەوەیە کە هەیە، ئەمە دەبێت فۆرمێکی بدرێتێت تا بێتە ئاسن، دەبێت فۆرمێکی بدرێتێت تا بێتە زیاد، دەبێت فۆرمێکی بدرێتێت تا بێتە هەوا، تا ببێتە فڵان، تا بێتە فڵان. بەزەم فۆرمە لەکوێیە؟ لە ناوە. فۆرمەکە تۆ دەتوانیت لە دوای شیکردنەوە تێ بگەی کە پەیوەندی بۆ نمونە لە ناو ئەمە کە وا دیارە سادەیە کۆمەڵێک توخم هەیە کە ئەمەیان پێکێناوە، و ئەو توخمانەش بەچی بە نظامێک بە سیستەمێک پەیوەست بوون بە یەکەوە، کەواتە فۆرمێکی ئایدیاڵێکی ناوەکی هەیە. کە ئایدیاڵی ناوەکی هەبوو تەبان لەویا حەقا ئەرستۆ کە دەڵێ ئێمە لە وجودا، ئەمە تەبان کێشەی بینی ئەرستۆ و ئەفلاتونە، بە شکلێکی مفارق ئایدیاڵمان نییە، بە شکلێکی مفارق یانی بە شکلێکی جیابەوە. دایمە ئایدیاڵ دەبێت لەگەڵ مادەکە لێرە هەیە. ئەو قسەی تەواوە و شتێک نییە لە ناو ئەم گردوونە کە هەبێت تەنها مادەیەکی پەتی بێ یا تەنها ئایدیاڵێکی پەتی بێ. یعنی دایمە ئەوەی کە هەیە هەربوونی فەرزەکە کە دەبێت چی بێ؟ مادەیەک بێ و ئایدیاڵێکیش بێ. وجودی ئەمە فەرزەکە. لەبەر ئەوە لەویا حەقە کە دەڵێ ئایدیاڵی مفارق نییە. بەڵام ئەو پێناسەی لە ئەساسەوە بۆ ئایدیال کێشەکە ئەوەیە کە ئەو فۆرمەیە کە ئێمە دەیدێن بە شکلا و مادە دەرەکەی کە هەیە. لەبەرەوە لای ئەو ینی ئەو نەیتوانیوە ئەمای کە لە لایەکەوە دەرکی پێکردووە لە ڕاستیە ساغی کاتەوە بە حکمی ئەوەی دەرکی نە بە ئایدیاڵی ناوەکی کردووە نە بە ئامانجی ناوەکیش کردووە. ئامانجەکەی دواتر ئەوتان بۆ باز دەکەم، ئامانجی ناوەکی و ئامانجی دەرەکی هەیە. ئێستا ئێمە دەڵێنەوە کورسە بۆ دانیشتنەوە ئامانجە دەرەکەکەیەتی، ئامانجی ئێمەیە لە کورسەکە، ئامانجی کورسەکە خۆی نییە، لە خۆیان نییە. ئەمەش دواتر گەیشتینە سەر چوار عیلەتەکەەوە بە وردی بە شوێنە دەڕێن. ئێستا وا بزانم ئەوتان بۆ ڕوون بوویەوە کە توخمەکان ئێمە لەکوێ باس لە توخم دەکەین، لەکوێ باس لە بنەما دەکەین، لەکوێ باس لە هۆکارەکان دەکەین. ئێستا ڕۆشنەوانە بەرەو پەرەگرافێکی تر دەڕۆین مادامەوە ڕۆشن بوویەوە، کەواتە ئێمە ناتوانین لە بنەماکانەوە بەرەو چی بڕۆین؟ بەرەو توخمەکان. ئەوەی کە لێرە ئەرستۆ دەڵێ گەرتوانیمان ئەڵەیە کاتێک
ئەوە دەبێت باوەڕمان وابێت هەر شتێکی تریش کاتێ دەتوانین بیزانین گەرتوانیمان هۆکارەکان و بنەمایەکەمیەکانی بزانین و لەوانەوە بگەین بە توخمەسادەکانی لە کاتێک گەیشتن بە توخمەسادەکان نەپێویستی بۆ هۆکارەکانە نەپێویستی بە چییە؟ نە بە پێویستی بە بنەمایە نەپێویستی بە هۆکارەکانی بوونە هاتنەبوونە نەپێویستی بە چییە؟ نەپێویستی بە بنەمای کارکردنە وا تەسەوەر دەکەم بنەما یعنی ڕەبط بێ بە کارکردنەوە ئەو شتە کە هاتە بوونی تر لە کارکردنایە بە پێی بنەمایە کار دەکات یا لەبەرەوە لە ڕاستیە ئەمەیکە ئەو دەیڵێ من هەست دەکەم ئیشکال بۆ بیرکردنەوە دروست دەکات و دەبێ هەر لە ئەساسەوە ئێمە بزانین توخمەکان مەبدەئی هیولان ئەو مەبدەیە کە ئێمە ئەو عەفوەن توخمەکان ئەو ئەساسەیە ئەوەی کە نادیارە ئەوەی کە باسمان کردە بێ پێ بگەین ئەو شتە شاراوە وتمان سیانن بنەمایە هۆکارەکانە توخمەکان هیچیە هی هیولایە وە لە هیولایە دەبێ بۆ توخم بگەڕێت بنەماشی ئیشکردنە هۆکارەکانیشی بوونە هۆکاری هاتنەبوونی شتێک ئێستا هۆکار ڕۆشنە بنەما ڕۆشنە توخمەکانیش ڕۆشنە ئێستا با بچینە سەر پەرەگرافی دوای ئەو ئەڵێ لەمەشدا ڕێگاکە ئەوەمان لێ دەخوازێت لەو شتانەی کە لە ئێمەوە زاندا و ڕۆشنن بەرەو ئەو شتانە بڕۆین کە لە سروشت خۆیدا زاندا و ڕۆشنن ئەمە تەمان زۆر ئاڵۆزە زۆر ئاڵۆزە یعنی چی ئەوەی یعنی لە سروشت خۆی زانراوە لە سروشتا زانراوە لە سروشت زانراوە دەبێت زانەرێکە بێەوە بزانێ ینی چی لەوە زانراوە ئەمە تەمان پەرگرافەکە دەخوێنیت تۆ ئیشکالی زۆرە بۆ دروستەکە لە تەرجەمەشتا تەمان مشکلەی دروست کردەوە بۆ متەرجەمەکانە ئەڵێ باجارێکی تر بیخوێنەوە لەمەشدا ڕێگاکە ئەوەمان لێ دەخوازێ لەو شتانەوە کە لە ئێمەوە زاندا و ڕۆشنن بەرەو ئەو شتانە بڕۆین کە لە سروشت خۆیدا زاندا و ڕۆشنن ئیشکالەکە لەکوێیە ئیشکالەکە لەوایە سروشت زانەر نییە ئەوە نییە کە بزانین سروشت ئەوە نییە کە ڕۆشن بکاتەوە سروشت ئەوەیە کە دەزاندێت سروشت ئەوەیە کە ڕۆشن دەکرێتەوە ئێمە کاتێک دەیخوێنینەوە هەست دەکەین دوو زانەر و ڕۆشنکەرەوە هەیە یەکێکیان سروشت خۆیەتی یانێ ئەو شتەیە سروشتی ئەو شتەیە ئەو شتە بوونی سروشتی ئەو شتەیە یەکێکیان ئێمە کە ئەو شتە دەبێت بۆمان ئاشکرا بێت بەڵام لە ڕاستیە ئەوەی سروشتیە لە خۆیدا ئەوەی کە لێرە دەڵێ بە سروشت بڕۆین کە لە سروشت خۆیدا زاندا و ڕۆشن ینی لە سروشتا خۆیان زاندا و ڕۆشن ینی سروشت خۆی ڕۆشنی کردوونەوە و کردوونی بەزانراو سروشت ناتوانێت شتەکان بکە بەزانراو چونکە سروشت بیر ناکاتەوە تا شتەکان بکە ینی درەختێک لە بەردەم ئێمایە ئەوەی لە ئێمەوە بۆ ئێمە زانرا و لەگەڵ ئەوەی لە خۆیان زانرا و ڕۆشنە ئەم جوملەیە زۆر بە کورتی وتراوە ناڵێم هەڵەیە بەڵام زۆر بە کورتی وتراوە ئیشکالی دروست کردووە ینی ئەوەی ئەمە گەر من ڕۆشنی کەمەوە ئاوای لێ دەکەم شتەکان خۆیان ئیمکانی ڕۆشنبوونەوەیان بە نسبەتی ئێمەوە هەیە وەکو ئیمکان لە خۆیانە وەکو ئیمکان بەڵام کاتێک ئێمە بە هەستەکان سەیریان دەکەین شتانێک بۆ ئێمە ڕۆشنن وەزانراون کە هیچ تاکو شتانێکی ترماون کە ئیمکانی ئەوە هەیە ڕۆشن و زانراو ببن بۆ ئێمە بەڵام لە سیرکردنی یەکەمە کە باستەکان سەیری دەکەین ڕۆشن و زانراو نین کەواتە جۆرێک لە زانینی ئیمکانی زانین هەیە ینی شیانی ئەوەی تایە بیزانین دەکرێ بیزانین عەقڵمان دەتوانێت دەرک بەو شتە بکە ئێستا ئێمە هەر شتێک لەو شتانە دەیبینین ئەو زانینە هەستەکەی کە هەمانە لەبارەیەوە هەموو ئەو زانینە نییە کە دەبێ هەمان بێت دەتوانین هەمان بێت لەسەر ئەو شتەی کە ئێمە باسەکانمان دەرکی پێ دەکەین کەواتە زانینێکی زیاتر لەوە و ڕۆشنبوونەوەیکی زیاتر لەوەی کە ئێمە باستەکان زانیومانە دەتوانین لەبارەی ئەو شتەوە
بزانین بۆ ئەوەی ئەم زانینە لەبارەی ئەو شتەوە بزانین لە ڕاستیە لەوەوە نییە کە ئەم شتە گەورە بکەین بۆ هەستەکانمان تا هەستەکانمان بە گەورەیی بیبینن لێوەوە دەتوانین زیاتر لەبارەی ئەو شتەوە بزانین یعنی ئەو کاتە زانینەکە چی نییە هەستەکی نییە لە ڕاستیە یعنی ئێمە شتێک وەک خۆی چەند گەورەی بکەین هەر وەک خۆی گەورەی دەکەین بۆ هەستەکانمان هەرامە شت نیشان دەدات سێ گۆشەیەک ئەم سێ گۆشەیە ئەمە گەورە دەکەین ئەم سێ گۆشەیە چییە؟ هەر بۆ هەستەکەمان سێ گۆشەیە تەنها ئەوەیە وەکو وایە دوور و نزیک کرد بێتەوە گەورە و بچووکی وەکو چی وایە وەکو دوور و نزیکی وایە ئێمە بۆ ئەوەی شتەکان گەورە بکەین چی دەکەین؟ نزیکیان دەکەین نزیکیان دەکەینەوە تا گەورە بن بەڵام لەم گەورە بوونا چی دەبینین؟ لە ڕاستیە ئەوەی دەیبینین لەم گەورەکردنیانە شیکردنەوەی توخمەکانە شتانێکی تر هەیە ئێمە نایبینین یعنی شی دەبێتەوە بۆ توخمەکان تاوان بەهۆی پەیدابوونی ئەوەی کە مایکرۆسکۆپ و ئەوانەوە ئێمە شتانێکەیە گەورەمان کردوون و کۆمەڵە زانینی ترمان لەبارەی ئەوەوە پیا کردووە بەڵام ئەم زانینە هێشتا چییە؟ زانینێکی هەستەکیە یعنی ئێمە شتەکە چەند گەورە دەکەین هەر ئەوە کە بەهستەکان دەرکی پێ دەکەین دەتوانین بیزانین لەوە زیاتر نازانین بەڵام ئایا ئەوەندە بەسە کە ئێمە بەهستەکان شتەکان دەبینین ئەوەندە بەسە بۆی بزانین ئەو شتە چییە؟ بۆ نمونە کریستاڵێک دێنین ئێمە گەورەی دەکەین بە حەجمی ملیۆن جار لە خۆی زیاتر کاتێک گەورە دەکەین بەرەبەر شتی تری تیا پەیا دەبێت واکە ئەم شتانە پەیا دەبن ئێمە ئەم شتانە دەبینین بەڵام ئایا ئەوەی کە دەیبینین ئەوەندە بەسە بۆ ئەوەی بڵێن ئێمە دەزانین ئەم کریستاڵە چییە یا ئەم کریستاڵە هیچ تاکو ئیمکانی یعنی شانی ئەوەی تایە کە ئێمە زیاتر لەوە کە هەستەکانمان دەرکی پێ دەکەن بیزانین ئەلێرەوە ئێمە ڕێک دەچینە سەر ئەو مۆزوعی ئەوەی کە تەجریبی و عەقلی ئایا ئێمە هەر لە ڕێگەی تەجربەوە کە شتانێک دەزانین دەرک بە یاساکان دەکەین ئایا ئەو یاسایانە لەناو ئەو شتا هەستەکین یعنی شتانێک گەن کە هەستەکی نین و ئێمە دەتوانین لە شتەکە بیزانین هەستەکی نین بە هەستەکان ئێمە ناتوانین هەستی پێ بکەین بەڵام ئەوەی کە هەستەکان پێمان دەدا لەمەوە دەتوانین بگەینە چی؟ بگەینە کۆمەڵێ یاساکە یاساکان لەو شتا بە شکڵێکی هەستەکی بوونیان لەسەر ئێمە بۆ نمونە هێزی ڕاکێشانی زەوی ئەوەی کە وازانداوە هێزێکی لەو بابەتە هەیە ئەم هێزی ڕاکێشانی زەویە بە هەستەکان دەرکی پێ دەکرێت ئەمە چەند گەورە بکەین و بچووکی کەینەوە هەستەکان هیچمان پێ نادا لە ڕاستە لەبارەیەوە ئەمە چۆن زانداوە کەواتە ئێمە شتێکەیە دەتوانین بیزانین لە دەرەوەی حدودی هەستەکان لە دەرەوەی حدودی هەستەکان دەتوانین بیزانین تەبەن لە سەردەمی ئەرستۆ مایکرۆسکۆپ و تەقەنیە ئەوە پێشکەوتوو نەبووە تاوەکو بڵێن شتەکان ئاوا گەورە بکا کە یعنی ئەو جوگرافیای هەستەکی زانینی ئێمە زانینی هەستەکیمان فراوان بکە بە حەدێک کە ئێمە بتوانین ئەو شتانەی بە چاو نابیندیان چاوی ئاسایی بتوانین بیان بینین بەڵام ئەوەش کە بە چاو نابیندیە و دەتوانین بیان بینین ئەمە لە ڕاستیە حەد بەقەدەر ئەو شتانی کە بە چاو دەیبینین زانینمان دەدەن یعنی کەسێک بۆ نمونە بە چاو ئەم شتانەی کە هەیە دەیبینێت چەند دەزانێت لەبارەی ئەمە ئەم شتانەوە ئەگەر ئەو شتانەشی بۆ گەورە بکەی شتانێکی تری تیا دەرکەوێ هەر ئەوەندە دەزانین یعنی بۆ نمونە بۆ ئەوەی ئێمە بزانین باران بارین چۆن ڕوودەدا پێویستمان بە گەورەکردن و بچووکردن و شانە نییە ئەی باشە چۆن زانی ومانە باران دەبارێت چۆن دەبارێت باران چۆن دەبارێت کەواتە شتێکی تر هەیە مشارەکە دەکات لە زانینەکە ڕەتی بەوە نییە کە پێدراوە هەستەکیەکان ئەوەی کە هەستەکانمان
پێمان دەدەن و ئەوە ڕۆشن دەکەنەوە یعنی شتانێک هەیە لە ناو ئێمە قودرەی زانی هەستەکان تەوان یارمەتی دەرن بیرکردنەوە لە شتەکان و دەرکردن بە یاساکان ئەمە شتێکی ترە هێزێکی ترەکە شتەکانمان بۆ ڕۆشن دەکاتەوە ئەمە وامان لێ دەکا ئەوەی کە ئێمە سەرەتا دەیزانین زیاتر لەوە بزانین کە لە شتەکە هەیە کەواتە لێرەکە ڕستۆ دەڵێ لە خۆیان زانراوە بە سروش لە سروش تیدا زانرا و ڕۆشنە چییە؟ لە سروشتیدا زانرا و ڕۆشنە یانی ئیمکانی ئەوەی تایە بۆ ئێمە ڕۆشن ببێتەوە بزاندێت نەک لە خۆیان هەر ئاوازانداوە لەبەرەوە کاتی ئەمەمان ئاواجیا کردەوە و کاتە تێدەگەین مەبەستی ئەرستۆ چییە لەوەی کە دەڵێ ئێمە دەبێت لەو شتانەوە دەست پێ بکەین کە بۆ ئێمە ڕۆشن و زانراون بەرەوە ئەو شتانە بڕۆین کە بە سروش لە شتەکە خۆیان ناسرا و زانرا و ڕۆشنە